لەژێر دروشمی تیرۆری قەڵەم نامانوەستێنێت. ئێمە لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی شاری ڕانیا تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و دەنگە ئازا و ئازادەکانی کوردستان ئیدانە و محکوم دەکەین. جا لەژێر هەر ناونیشان و پاساوێکدا بێت هەر کەس ئەنجام دەری بێت. لەم سۆنگەیەشەوە تیرۆرکردنی وەداد حوسێنی ڕۆژنامەنووس و هاوپیشەمان بە درێژکراوەی ئەو هەڵمەتە دەزانین کە بۆ کەپکردنی دەنگە ناڕازی و ئازادەکان لە هەرێمی کوردستاندا بە تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە و عەبدوستار تاهیری شەریف دەستی پێکردووە و درێژەی پێدراوە بە تیرۆرکردنی سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و دوێنێش تیرۆرکردنی وەداد حوسێن و لێرەشەوە دەسەڵاتی ئیداری و ئەمنی لە سنووری پارێزگای هەولێر بە بەرپرسی یەکەم دەزانین لە دۆزینەوەی ئەنجامدەرانی ئەم کارە تیرۆریستیە و هەر کەم تەرخەمی و پاسا هێنانەوەیەکیش بۆ نەدۆزینەوەی ئەنجامدەرانی بە خۆدزینەوەی هێز ئەمنیەکانی دۆک دەزانین لە بەرپرسیارەتی و گومانەکانمان بۆ تیرۆری سیاسی زیاتر دەکات. لێرەشەوە بەڵێن دەدەین کە تیرۆرکردن و تۆقاندن و ئەشکەنجەدانی ڕۆژنامەنووسان و دەنگە ئازادەکان نامان ترسێنێت و بەڵێن دەدەین لەسەر ڕێچکەی هاوپیشەی تیرۆرکراومان بەردەوام بین و لەو شوێنەوە دەست پێ بکەین کە ئەو قەڵەمەکەی تێداشکێنراوە کۆتایی پێهێناوە.